مرۆڤ بۆی عادەتێک لە خۆیدا بگۆڕێت پێویستی بە نزیکەی 30 ڕۆژ هەیە. لە ڕەمەزاندا کۆمەڵێک عادەتی باشمان هەبووە، باشتر لە دوای ڕەمەزانیش پارێزگاریان لێ بکەین بۆ تەندروستێکی باشتر. سڵاو، من دکتۆر هاوکارم، ئەمەش ڕۆژووزانە. لە مانگی ڕەمەزاندا خێزانەکان پێکەوە کۆ دەبنەوە بۆ نانخواردنی بەربانگ و پارشەو. هەروەها ژەمەکان لە کاتی دیارییکراودا دەخورێن بۆ تەندروستێکی باشتر دوای ڕەمەزانیش ئەم خاڵانە جێبەجێ بکە. یەکەم، سیستمی کات. پابندبوون بە کاتی دیارییکراو بۆ ژەمەکان جەستە ڕادێنێت کە تەنها لە کاتی پێویستدا و زەوەر بکرێت. ئەمەش باشترین ڕێگایە بۆ ڕێکخستنی ئینسۆلین و کۆتایی هێنان بە سناک و خواردنی زیادە. دووەم، هێزی ژەمی کۆمە. خواردن پێکەوە تەنها شتێکی سۆزداری و کۆمەڵایەتی نییە. کاتێک پێکەوە نان دەخۆین خاوتر نانەخۆین و مێشک کاتی پێویستی دەبێت بۆ ناردنی ئاماژەی تێربوون. ئەمەش ڕێگری لە زۆرخۆریەکات. سێەم، گۆڕینی جۆری خواردن. ڕێنمایەکانی ئەم ڤیددیۆیە کە باسی سفرەی بەربانگ و پارشەومان کرد بۆ دوای ڕەمەزانی جێبەجێ بکە و خواردنی تەندروست بخۆ و قاپی خواردنەکەت بەپێی ئەو ڕێنماییانە ڕێک بخە. چوارەم، وەک چۆن لە ڕەمەزاندا خواردنە خێراکانت کەم کردبوویەوە دوای ڕەمەزانیش بە هەمان شێوە بەردەوام بە، چونکە خواردنە خێراکان هۆکاری سەرەکین بۆ قەڵەوی کە دەرگایە بۆ دەیان جۆر نەخۆشی دیکە. هەر تەندروست بن.